تفسير رادلة من كفيم دامزران يكيك له كارسركي كان أجلبو من لوتي ليادم يا أجل دوستم هلا من عليم وتاستا أجلم خوشويستو مام خوشويستيج لمن على كان ما دروس بكم پروردەی خێزانی زۆر گرنگە بۆ خۆشەویستی نیشتیمان ئاژەڵیش بەشێکە لەم نیشتیمانە. دروستکردنی قانونێکیان پەسەندکردنی قانونێک کە پەیوەستە بە ئاژەڵ ڕەنگە قسە و باس و ئەوانە زۆرە هێنێتە ناوەوە و لە سۆشیال میدیاش گاڵتێکی زۆر بە پەرلەمان کرا. عادەتەن کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕێکخراوە تایبەتمەندەکان بە بوارە جیاوازەکان پرۆژەیەکیان هەیە ئەیدەنە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و ئەوان لە ڕێگەی خۆیانەوە ئیمزاکەی بۆ کۆکەنەوە. بەڵێ ئێمە دوو پێشنیازە یاسامان سەبارەت بەم بابەتە پێگەیشتووە لە کاتی خۆیە و بە واژۆی ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان یەکێکیان فراکسیۆنی یەکگرتوو پێشکەشی کردبوو یەکێکی تریشیان چەند ئەندام پەرلەمانێک لە فراکسیۆنە جیاوازەکە. لەبەرەوە هەمومان ئەوەمانە بینی هەمومان ئەو حاڵەتەمانە بینی کە لە هەرێمی کوردستان سەبارەت بە ئاژەڵی بێلانە و ئاژەڵی ماڵی ڕووەدا بە تایبەتی دوایەوەی کە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان ئێستا ئاژەڵ بەخێوەکەن بە تایبەتی سەگ و پشیلە بەخێوەکەن و ئەوەی کە لە دەرەوەش هەیە کە ئەوەی ناوینراوە بەڕەڵایە ناوینراوە بێلانە ئێمە بۆ خۆمان کەلمی بەڕەڵاکەمان زۆر پێخۆش نەبوو ناومان نابێلانە نەخێر نامۆ نەبوو و من بۆ خۆمی تێگوم لەو کەسانی کە زۆر داکۆکیم لێ کرد زیاتر لە جارێک لەگەڵ بەڕێژ سەرۆکی لیژنەی یاسایە وتم ئەومان بۆ حازرکەن بۆ خوێندنەوەی یەکەم ئەیوت کاتی نییە ترسم خەڵک پێی ئەتیادی نەبێ بەس بەش بە حاڵی خۆم من پێم ئەتیادی لە ڕووی تەندروستی و لە ڕووی ژینگەی چەند گرنگە ئێمە بایەخ بە بابەتی هاوسەنگی زیندەی بدەین هەموو ئێمە باوەڕمان وا بوو کە بێ و ئیشە بکرێ ئیتر لەبەرەوە هەستەکە هەستێکەوەکو هەر هەستی بۆ هەر قانونێکی تر بەڵام قەلەقیم هەبوون بڵێم هیچ قەلەق نەبووم لەوەی کە ڕنگدانەوەی لە ناو خەڵکا باش نەبێت باش نەبوونەکە عیلاقەی بۆ خەڵ لە خۆشگوزەرانیان نییە ئەگیناکە خەڵک لە خۆشگوزەرانیا بێبیر لە ژیانی سەگی شەکاتەوە لە هی پشی لە شەکاتەوە لەی ئاژەڵەکانی تری ژەکاتەوە. بیرمان لەوە کردەوە کە هیچ پرۆژە یاسایەک نییە دەستمان کرد بە نووسینی پرۆژە یاسایەک بە ناوی پرۆژە یاسای پارێزگاییکردن لە مافی ئاژەڵانی بێلانە. ساڵی 2019 دەستمان کرد بە سەرەتایی دەستپێکردنمان بوو بە نووسینی جۆرە پرۆژە یاسایە و دواتر لە دوای فترەیەکی زۆر دوای دیراسەکردنی وردی اینجا ساڵی 2020 بە تەواوەتی ئامادەکرا هەتاوەکو فترێ ماوەیەکی ڕاوەستانی لەسەری بۆی تا بە تەواوەتی بەهۆی بوونی ئەوەی کۆڕۆنا ئەو فترەیە کە ماوەوە اینجا ڕامان کرد تا 2021 پێشەر پەرلەمانمان کرد لە ساڵی 2022 بە تەواوەتی لەوێ خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کرا لە 2023 لە مانگی 6 کۆتا وادەی بوو کە پەسەند کرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان هەتا سەرۆکایەتی هەرێمی کوردستان. پێمان وایە لە ناوبردننی هەر جۆرە باڵندە و ئاژەڵێک لە ناوبردننی سەربەتە نیشتیمانیەکانە و لەلایەکی دیکەشەوە کاریگەری دەرونی تەواو لەسەر ئەخلاق و ڕۆشتی و ئینسانان دروستەکە کە بەلایانی کەمە خۆی تەرخان کردو بۆ پرسێکی گرنگ کە پرسی ژینگەی لە عالەمدا ئێستا ئیشی لەسەر دەکرێت بۆ ئێمە پاڵنەرێکی زۆر بەهێز بوو کە ئێمە بتوانین خۆیان حتمما ناتوان دیفاع لە خۆیان بکەن لەبەری بێجیان و بێدەسەڵات بێ زمان و بێدەسەڵاتن بەڵام خۆ کەسانێکن کە ئەخلاقیانە ڕێگە بۆ بابەتانە نادەن کە ئێمەش خۆشبەختانە خۆمان بۆ ڕێچکێ دەزانین. بەڵام بەداخەوە زۆربەی پەرلەمانتارەکان بەنەوە ئەسەری بابەتەکەیانە کرد توان بڵێم گاڵتە ئامێز جوابی ئێمەیانەیەوان و مافی مرۆڤی زۆر دراون وەرەی مافی ئاژەڵ خۆی پەرلەمان لەبەرەوەی زیاتر دامەزراوەیە کە باس لە پرسەکانی بڵین ینی واناساوە کە پرسە سیاسیەکان یەکلای یەکاتەوە بەڵام بە پێچەوانەوە مناڵەن پەرلەمان شوێنێکە بۆ ئەوەی کە کێشە و گرفتەکانی خەڵک و کۆمەڵگە بێت ئەوەی کە یاسایە ئیشی لەسەر بێت و یان ئەگەر پێویستی بە هەموار بێ هەموار بێتەوە ئەوشی کە یاسانی یاسای بۆ دەربێت یەکێک لەو بابەتە یاسای ئێمە پێویست بۆ بوو کە ئەمان بینی لە شقامەکانە ئاژەڵی بێلانە هەن و جێگایان نییە بە تایبەتی سەگ کە زۆر گرفتی دروست کردبوو بۆ هەموو شارەکان هەرێمی کوردستان بیرمانەوە کردەوە کە ئێمە هەرێمی کوردستان ژا بڵێن پەرلەمانی کوردستان یاسایەک تایبەتمان نییە بە بابەتی ئاژەڵ و ئاژەڵ دۆستی ئەمە چی بکرێ هەنگاو بنرێ بۆ ئەوەی کە لەگەڵ بابەتە سیاسیەکان بابەتێکی تریشتی هەڵکێش بکرێ بەوەی کە چۆن ئەمانە گرنگن بە هەمان شێوەن بابەتەش گرنگ کاتێک کە ئەو پرۆژەیە لەناو ڕێکخراوی سروشتی کوردستانەوە وازام تەقدیمیان کرد
کە هاتی ئەنی ئێمە زۆر بە جدیاتینە پێشەوە لەسەرەوە بابێتەوە ئیمزامان بۆ کردەوە و بە فراکسیۆنەکانی تریشماوت ینی ئەکرێ ئەگەر مافی مرۆڤ نەدرێ مافی ئاژەڵش پێشێل بکرێ چۆن مافی مرۆڤەکە گرنگە بە هەماشەوە مافی ئاژەڵەکەش گرنگە. ئازاردانی ئاژەڵان لە هەموو جیلەکانە بوونی هەیە و لە هەموو وڵاتێک بوونی هەیە بۆیە من زۆر بە گرنگی زانم وشارکردنەوەی کۆمەلگا و ئەبێت ئەم وشارکردنەوە بچێتە خوێندنگاکانەوە و بێ بە بەرنامەی حکوومەت تەنانەت لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکرێت چۆن خەڵک ئاژەڵ دۆست بێ و بۆچی ئاژەڵ دۆست بێت. چەند باخچەیەکی ئاژەڵانمانەیە هەم لە سلێمانی هەم لە دووهەک لە هەولێر کە ئەمان دانراون بەڕاستی زۆر جار هەیە بە گاڵتە برسی دەکرێن بەم بەسەوەی کە سەرنجی گەشە ڕابکێشێت و بۆ کاتێکە خواردنێک یاخود هەر جۆرە جبسێکی پێدەدا بەم بەسەوەی کە سەرنج ڕابکێشە بێ بۆ ئەوە لەگەڵ ئەوەشدا کەمتر گرنگی بەلایەن تەندروستیەکەی دەدەن. حکوومەت هەرێم هیچ پلانێکی نەبوو بۆی کە یاساکان بە خەڵک بناسێنن بۆی هیچ نەولانی کەم بە دوور بن لەم جۆرە بابەتەنە. ئەمە شتێکی معلومە کە لە حکوومەت هەرێمی کوردستان بە هەر لاو سنووری هەرێمی کوردستاندا بە شێوازێکی گشتی هێندەی فۆکس دەخرێتە سەر بابەتی سیاسی هێندە گرنگی بەلایانی ژینگەی نادرێت. دەم چەند ساڵێکە تۆزێک بابەتی ژینگەی زەق کراوەتەوە ئینتەنات ئێمە کاتی خۆی کاریشمان لە بواری ژینگەدا دەکەێت ساڵی 2014 ئەنی خەڵک بۆ گەمەی گاڵتە پێکردوینێت و چیشت بۆ ئیشەدایە بۆیە زۆر کەم تەرخەمیش بۆ نەکە کەم تەرخەم زۆر کەم تەرخەم بۆ لە بابەتە پرسە گرنگە ژینگەیەکاندا ئیلا مەگەر ئەوانی کە لەسەر ئاستی شەخص یاخود لەسەر ئاستی ڕێکخراودا فشار دروست کرا بێ بەم بەستەوەی کە پرۆژە دەربچێت پرۆژە یاسا دەربچێت یاخود ئیش بە یاساکان بکرێت وڵاتانیش زۆر مناقەشیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردووە دانیشتنی تایبەتیان کردووە سەبار بە پرسی ژینگە و کە خۆشی نەهێت بە ناچاری ملزەمی دەکەن بۆی کە پابەندی بابەتە ژینگەیەکان بێت لە جیهاندا هەم پاراستنی ئاژەڵەکان چکە بەشێکی زۆری ئاژەڵەکان لە جیهاندا خەریکە بە تەواوەتی لەناو دەچن لەبەرەوەی ئەمانە سەبەتێکی گرنگی نیشتیمانی خەریکە حکوومەت لەوە تێدەگا کە مانەوەی ئەم جۆرە ئاژەڵانە هەم دەتوانم بڵێم داهاتێک پیدا دەکات بۆ حکوومەتدا و هەمیش پارێزگاریکردنەتە لە بنیەتی ئەم وڵاتیان ئەم نیشتیمانەی کە ئێمە تێدا دەژین و ئەم یاسایە ینی خوێندنەوەی یەکەم و دووەمی پێشەش 11 بۆ کرا بەڵام دەنگدانەکەی کەوتە بڵێن لە دوای خوێندنەوەی یەکەم و دووەم دەگەڵ دەنگدانەکە کەوتە دوای 11 و دادگای فیدرالیش دوای کە بابەتەکە چۆ محکەمەی فیدرالیەوە کەەوە محکەمەیەکە کار لەسەر دەستوری و نادەستوری بوون ئەو یاسانەکە کە هەرێمی کوردستان دەریەکات و بە عراقیشەوە ئەنجومەی نوێنەرانی عراقیشەوە آخر بڕیاری لەسەرەوە بوو لەبەرەوەی کە لە دوای 4 ساڵە و ئەمە نادەستوریە و ئەم خولەی پێنجەمە بێ هەڵبوەشێتەوە و هەر یاسایەکیش لە دوای 6/11/2022 پەرلەمانی کوردستان دەری کردو ئەویش هەڵەوەشێتەوە. ئێمە 6 یاسا دەرکرا بوو لە پەرلەمانی کوردستانە لە دوای 6/11 یەکێک لەو یاسا ئەم یاسای پاراستنی ئاژەڵە ماڵیەکان بوو بێلانەکان ئاژەڵە ماڵی بێلانەکان تەمان کێویەکان ئەویش دوای پێناسەی کردوانە ناو یاساکە باسی پێناسەی ئاژەڵی کێوی و ماڵی و بێلانە ئەومان هەموو یەکات 24 مادەیە بە تەفسیل باسێکە کەم پێم وا بۆ ئیشێکی باش بوو ئەگەر ئیشکرا لەسەر ئەوەی چۆن تۆ مامەڵە لەگەڵ ئاژەڵا بکەیت ئیتر ئەگەر کێوی بێت ئەگەر ماڵی بێت دڕندە بێت دڕندە نەبێت ئەوانەی کە لانەیان نییە و حکوومەت چواش باسەیەکەوێتە سەری بۆچی بکە بەرامبەر بمانە ئەو ئاژەڵانی کە نەخۆشنەوەی کاڵەن هەنێکیان هەیە مەسەرەن نەخۆشی درمەکان بڵاوەکەنەوە حکوومەت چۆن مامەڵی بکە بە وردی باسی کرده بوو بەڵام وەکووتم کەوتە دوای خولی بڵێ ماوەی یاسایی پەرلەمان و لەبەرەوە یاساکە کاری پێ نەکرا. هەڵەکانی کە ئاژەڵ دۆستانێکن یەکێک لە سەرەکیەکانەوەیە کە ئەچن باڵندەی کێوی یاخود سمۆرە یاخود هەرچی ئاژەڵێکی کێویە بێت لەژێر پردەکە یان لە دوکانارێک ئەیکڕن و بەڕەڵایەکەنەوە. ئەمە بزنسێک دروستەکەی بۆ بازرگانان کە بازرگانی بە ئاژەڵی کێویەوەکەن. ئەمە زۆر خراپەوە بێ لە ئێستا بۆستێنرە. پرسیارێکی زۆریشمان کردە بۆم زنجیرە دۆکومنتریە کە تا ئێستا ڕێژەیەکی زۆر کەم سزا دراون بەو یاسانەی کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچوون. ببڕا بە بەرچاوی پۆلیسی دارستان و ئاساییشەوە لەژێر پردەکە و لە چەندین دوکانی لە کوردستانە بازرگانی بە ئاژەڵی کێویەکرێ ئاژەڵی کێوی وڵاتی خۆشمان و وڵاتی بیانیش بازرگانی بە ئاژەڵی کێویکرێت چەندین ها توندوتیژی کە بەرامبەر ئاژەڵەکرێت لە شەڕەسەد بیگرە لە ڕاوی نایاسایی بگرە لە چەندین جۆرا و جۆری کەی توندوتیژی بەرامبەر ئاژەڵەکرێت تەنها ئەوە نییە
باڵندەی کێوی یاخود ئاژەڵێکی کە بگیرێت و بفرۆشرێتەوە. حیزبەکانی کوردستان ئەندامیان هەیە کە ڕاوی نایاسایی ئەەکەن و لە پشتی خۆیان نەشاردنەوە لە پشت ناوی ئەم حیزبانەی کە ئیشی بۆکەن. ئەبێ بەڕاستی ئەم حیزبانە ئەمە نەهێڵن، ئەبێ پێش هەموو کەسێک حیزبەکان پابند بن بە یاساکانەوە، ئەندامەکانی پابند بن بە یاساکانەوە. ئەمەش پرسیارێکە ئێمە بیکەین بۆ وایە. من یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بە بەرپرسان نەزانم. بەرپرسان خۆیان بەشێکی زۆرن کە لە ڕاوی نایاسایی ئەەکەن. لە ناو یاساکە باز لەوە کراوە کە لیژنە دروست دەکرێت بۆ دروستکردنی ئەو شوێنانەی کە حیوانی تیافرۆشێ چۆن متابعە بکرێ، ئەو شوێنانەی کە ئاژەڵی تیا بەخێوەکرێ بۆ مراقەبەکردنی چۆنێتی شێڵتەرەکان هەمووی بە واضحی تایەتی. ئێمە ئەویانمان کردووە بە قانون، بەڵام داوای لە یەکەم یاسایەکی عراقی هەیە، یاسای سەحەی حیوانی، یاسای تەندروستی ئاژەڵان لەگەڵ یاسای ژمارە 17 ساڵی 2010 کە یاسای پاراستنی ئاژەڵ و باڵندە کێویەکانە هەردووکیان لە هەرێمی کوردستان بەرکار بکە بۆی هەم بتوانین تەندروستی ئاژەڵ و ئینسانیش بپارێزین، چکە ئەو دوو کائینن هەردووکیان وجودیانەیە و پەیوەندی بەڕاستەوە خۆیان هەیە، کاریگەری تەندروستیان لەسەر یەکتری ئەتوانین کاریگەری نێگەتیڤیان لەسەر یەکتری هەبێ. ئەبێ ئێمە ئەو هاوسەنگە دروست بکەین، ئەویش بە قانون نەکرێ و پاراستنی ئاژەڵی و باڵندەی کێویش زۆر گرنگە. من فریان نەکەوتم، هیوادارم ئەوان بیکەن. لەبەرەوە بە تاکی کوردی بیر لەوە بکاتەوە، هەم وەکو ئیماندار، هەم وەکو کەسێک کە ئێوێ لەگەڵ ژیانی هاوچەر خۆی بگونجێنێ، بەلایەوە ئاسایی بێ، قانون بۆ ئاژەڵ دەربچێ، بەلایەوە ئاسایی بێ، بڕیار بۆی دەربچێ، بەلایەوە ئاسایی بێ لایەنە پەیوەندیدارەکان مامەڵەی تەندروست لەگەڵ ئەو بابەتە. ئێمە لێرە ئەمانەیە وشارێک بڵاوکەنەوە باسی سیستمێکی BA، نەک تەنانەت سەگ و پشیلە زۆر گوناحن، وایە سەگ و پشیلەش گوناحن، بەڵام سیستمێکی BA-مانەیە کە ئێمە وەکو مرۆڤ بەشێکین لەو سیستەمە، تەنها کەس نین لەو سیستەمایە، هەمووشمان بە یەکەوە ڕەبتین. لەبەرەوە بێ بیپارێزین، دار نەما، ئاو نەما، باران نەما، ئەمە زەرەرێکی زۆر زۆری هەیە بۆ مرۆڤ. ئەمە تەنانەت من تەنها نامێ باسی ئەو بکەم سەگ گوناحە و پشیلە گوناحە بۆ مەسەلەیەکی بەزەیی باسی بکەم. من ئەمێ باسی سیستمێکی BA بکەم کە ژینگەیەکی تەندروست دروستکە بۆ هەموومان تیابین. من ئەمێ زۆر سپاسی ئاژەڵ دۆستان بکەم، زۆر ماندوون بە مەوزوعی ئاژەڵ دۆستی و ژینگەوە. من ئاگام لێیە چەند ماندوون و لە زۆربەی دام و دەستگاکانیش جوانتر و بەدڵسۆزانەتر و ئیشەکەن، لە زۆربەی حیزبەکان بەدڵسۆزتر ئیشەکەن. نەرم بن لەگەڵ ئاژەڵانە و دۆستی ئاژەڵ بن، ئەوی دروستکراوێکی خوای گەورەیە، خوای گەورە هەموو شتێکی کە دروستکردووە مسەخەری کردووە بۆ ئێمە و ئێمەش بە نەرمی مامەڵەیان لەگەڵا بکەین تا ئەوانیش هەسپێنک ئەوە لەژێر دەستمانایە ئاسوودەیە بۆی خۆشمانەوە و دەرومان ئاسوودە. وەکو هەر زۆر لە یاساکانی دیکە جارە خراوەتە ناو ساحەی حکوومەتەوە بزانین تا هەوا تا شوێ دەڕوات. لەبەرەوەی لە پەرلەمان دەرچەوە بینی تەواوی بۆ کراوە لە وەقاعدا بڵاو کراوەتەوە، ینی کۆتا ڕۆژی خۆی تەواو بووە، بەڵام تا ئێستا حکوومەت بە تەواوەتی بڵێ ئەم یاسایی ئەعلان کرد بێت وەکو خۆمان لەمە دوای کەسێکە بێ یان کەسێکە بێ لەسەر سزادرابێن بڵنی ئەوشتی وامان نییە. جا ئایا تا ئێستا مخالفەکانی نەبین و یان کەس بە سکاڵاکار بێ لەسەریاندا، ئەوەیان شتێکی دیکەیە. بەڵام ئەمما وەکو خۆمان ئێمە هەر کەسێ ببین ڕاستی پێشەکاری بکات سەبارەت بەم زۆر ئاژەڵانە بەپێی ئەم یاسای ئێمە دەبینە سکاڵاکار لەسەریان و هەر کەسێک بێ لە هەر جیهاتێکیشدا بێ، ئیدی کە بە هەماهەنگی لەگەڵ داواکاری گشتی لە شار و شارۆچکەکان کە هێنا. فیم تەنها بەم زنجیرە دۆکومنتریە ناوەستێتەوە لە بەرنامەماندایە کە وشیاری کە بڵاوکەینەوە، بەرنامەی کەمان هەیە بۆ پاراستنی ئاژەڵی کێوی و پاراستنی ئاژەڵی کەش لە کوردستاندا. ئێمە بێ ژینگەیەکی تەندروست بەجێ بێڵین بۆ نەوەکانمان، بۆی فێریانکەین ئەوانش دوای ئێمە ڕێز لە ئاژەڵ بگرن.